ئایا دەزانی کۆمەڵێک کوتانی بێبەرامبەر لە خزمەتگوزاری تەندروستی نیشتیمانی کەواتە NHS بەردەستە بۆ پاراستنی تۆ و خێزانەکەت لە نەخۆشیە توشبووەکان ئەو نەخۆشیانەی کە بەهۆی بەلاوبوونەوەی میکرۆبەوە بەردەست دەبن. هەموو ڤاکسینە بەردەستەکان بە تەواوی تاقی کرانەتەوە و هەم سەلامەتن هەم زۆریش کاریگەرن. خزمەتگوزاری تەندروستی نیشتیمانی خشتەی کوتانی هەیە کە لە کاتی دووگیانیەوە دەست پێ دەکات و بە درێژایی ژیانت بەردەوام دەبیت. یەکەم کوتان لە خشتەکەدا بریتیە لە کوتان دژی کۆکەڕەشە کە لە 16یەمین هەفتەی دووگیانیەوە پێشکەش بۆ هەموو خانمانی دووگیان دەکرێت. کوتانی دواتر کە لە کاتی دووگیانیدا پێشکەش دەکرێت کوتانی RSV بۆ ڤایرۆسی کۆئەندامی هەناسەدان. ئەمەش لە 28مین هەفتەی دووگیانیەوە بۆ هەموو خانمانی دووگیان بەردەستە. هەروەها ژنانی دووگیان لە وەرزی ئەنفلەنزادا ڤاکسینی ئەنفلەنزایان پێشکەش دەکرێن. هەموو ئەو کوتانانە پاراستنی پێویستن بۆ تۆ کۆرپەکە لە دایک نەبووەکەت کە لە بەرامبەر نەخۆشیە مەترسیدارەکان بۆ سەر ژیانتان. کاتێک کۆرپەکە لە دایک بوو لە هەفتەکانی 8 و 12 و 16دا کۆمەڵێک کوتان پێشکەش بە کۆرپەکە دەکرێت کە لە ئەم حاڵەتانەی خوارەوە دەپارێزرێت: کۆزەلە یان کوزاس، ئەفلیجی یان شەلەل، ئاوسانی جگەری جۆری B، کۆکە، هەیب، ئەنفلەنزای هیمۆفایلەس جۆری B جۆرەکە لە باکتریا کە دەتوانیت ببیتە هۆی هەوکردن کە مەترسی لەسەر ژیانی منداڵان دروست دەکات. دیفتریا دەردەکۆپان هەوکردنێکی جددی قورگەکە. نیومۆکۆکەل هەوکردنی باکتریاکە کە دەتوانیت کاریگەری لەسەر سیەکان هەبیت. منەجاینتس B هەوکردنی پەردەی مێشک. ڕۆتاڤایرس هەوکردنێکی کە دەبیتە هۆی زگچوون و ڕشانەوە بە تایبەت لە کورپە و منداڵی بچووکدا. مناڵەکانی تەمەن 1 بۆ 15 ساڵ پێویستیان بە چەندین کوتانی ڕوتینی هەیە. هەندێک لەوانە لەلایەن پزیشکی گشتی یان GPەوە ئەنجام دەدرێت و ئەوانی تریش لەلایەنی تیمی کوتانی قوتابخانەوە ئەنجام دەدرێن لەو کوتانانە: کۆکەڕەشە و ئەفلیجی کەزوولە یان کوزاس، سووریژە ملەخەرە، سووریژەی ئاڵمانی و فارسی لە دەرکەو یان میرکوتە، ڤاکسینی ئەنفلەنزا، ڤاکسینی ڤایرۆسی پاپەلۆمای مرۆڤ کەواتە HPV، هەوکردنی پەردەی مێشک یان ACWY، دیفتریا دەردەکۆپان هەوکردنی قورگ، نیومۆکۆکەل هەوکردنی باکتریایە کە دەتوانیت کاریگەری لەسەر سیەکان هەبیت. منەجاینتس B هەوکردنی پەردەی مێشک گرنگە کە کوتانە ڕوتینەکانی منداڵان لە کاتی خۆیاندا دەست بکرێت و تەواو بکرێت. ئەگەر منداڵەکەت کوتانێکی لە کاتی خۆیدا نەکرد کە دەبووە بیکردایە نیگەران مەبە. تەنها پەیوەندی بە پزیشکی گشتی یاواتە GPەکەی خۆی بیکە بۆ ڕێکخستن و چاوپێکەوتن بۆ ئەو کوتانەکە. بەرنامەکی هەڵبژاردراوی کوتانی منداڵان بەردەستە بۆ ئەو کەسانەی کە پێویستیان بە پاراستنی زیاترە. بۆ نمونە ئەگەر منداڵەکەت بارودۆخێکی تەندروستی درێژخایانی هەبیت لەلایەن خزمەتگوزاری تەندروستی نیشتیمانی کەواتە NHSەوە پەیوەندیت پێوە دەکرێت. هەروەها کۆمەڵێک کوتانی بێبەرامبەر بۆ خەڵکانی گەورەساڵ پێگەشتوانی شایستەش بەردەستە. لەوانە ئەنفلەنزا هەوکردنەکە کە دەبیتە هۆی دروستبوونی هەندی زیبکەی ئازاربەخش، نیومۆکۆکەل هەوکردنی باکتریاکە کە دەتوانیت کاریگەری لەسەر سیەکان هەبیت. ئەگەر یەکێک بوویت لەو کەسانەی
ئەوانە لەلایەن خزمەتگوزاری تەندروستی نیشتیمانی NHSەوە. ڤاکسین کاریگەرترین ڕێگایە بۆ خۆپاراستن لە نەخۆشیە دەرەمیەکان و پاراستنی خۆت و خێزانەکەت و ئەو کەسانەی دیکەی ناو کۆمەلگا. تکایە بۆ زانیاری زیاتر سەردانی ماڵپەڕەکەمان بکەن.